کوردستانی تەندروستی ئەم شارە وەکو 19هەمین شاری عێراق بێگومان هەم حکوومەتی عێراقی لێی کەم تەرخەم بووە و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆیە ئێمە پەنابەینە بەرەوەی کە ریفۆرم لە کەرتی تەندروستی ئەگەر خۆشمان پێمان نەکرێ ئەگەر ئەرقەلەشمان بۆ دروست بکرێ بێگومان پەنابەینە بەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بەر ڕێکخراوەکانی نێوخۆیی بەر وڵاتانی نێودەوڵەتی و ئیقلیمی تەنانەت وڵاتە هێزەکانیش ئەتوانم بڵێم خۆشبەختانە ئەڵمانیا فەڕەنسا چیک کۆماری ئیسلامی ئێران و بەم ئەخیرە شندستان هەمووی هاوکار بوون لە کەیسی بەرکەوتوان و دابینکردنی دەرمان و ئامێر بەڵام بۆی کە کەم تەرخەم بووە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و ئەو کۆمپانیا حیزبیانی کە لەم زۆنەیە ئەو نەخۆشخانەی کە لانکەی بەرکەوتوانی چەکیمێنێت تا ئێستا دروستیان نەکردو تەواویان نەکردو ئێمە وەکو تەندروستی ئەم شارە تەرکیزمان ئەولەویەتمان بەڵێ نەخۆشە بەڵە ناو نەخۆش ئەوەشە کەرتی گشتی بۆ ئێمە زۆر گرنگە خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم کەرتێکی تایبەتی زۆر لاواز لەم شارە هەیە وەڵام کەرتێکی گشتی بەهێز هەیە کە ئەمەش لەوە دەست سەرچاواگرێکە خەڵکەکەی فەقیرە خەڵکەکەی کەم دەستە ژمارەیەکی زۆر نەخۆشیتە ئەمڕۆ کۆمەڵێک گفتوگۆ و ڕاگۆڕینەوە لە نێوان هەموو هەواڵانە ڕوویدا چەند پانێڵێکە 19 پانێڵ ئەنجام بدرێ فۆکس گروپی تایە ئەمە تاک بە تاک یاخود ورد بە وردیە و کێشانە هەنگاو بە هەنگاو لەسەری ڕۆین لە تێڕوانینی ئەو کەسە پسپۆڕانی لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هاتنیا لە دەرەوەی هەرێمی کوردستان